قسە نەکردن لەگەڵ خەڵکیە تاوانێکی زۆر گەورەیە کە ئەمڕۆ خەڵکی لەبەر تەماح و دنیا لەبەر نەفسی خۆی لەبەر شتێک خەڵکی لەگەڵ خەڵکیە قسە ناکات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم جوان گوێ بگرین من هجر أخاه فوق 3 فهو في النار إلا أن يتداركه الله برحمته. هر کەسێک 3 ڕۆژ لەگەڵ کەسێکا قسە نەکا لەبەر دنیا لەبەر تەماح لەبەر نەفس کەشتەکەمان زۆربەی لەبەر نەفس و تەماحە هەر کەسێ 3 ڕۆژ لەگەڵ برایەکی خۆیان لەگەڵ خوشکێکی دینی خۆیان قسە نەکاوی کە بینی لەگەڵ یا پەیوەندی لەگەڵ خزم و کەسوکاری خۆی ئەیناسێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم فهو في النار ئەو کەسە بمرێ لەناو ئاگردایە بەهۆی ئەوەی کە 3 ڕۆژ سەلامی لە فڵان کەس نەکردووە لەناو ئاگردایە ئیلا مەگەر خوا ڕەحمی لێ بکات. بەڵام تۆ وەک لە ئیشرا باسی دەکەین تۆ 3 جار سەلام لە ئەو کەسە بکە لە حەدیثە هاتووە صحیح 3 جار سەلامی لێ بکە ئەگەر جوابی نەدایتەوە یەک گوناهە لەسەر نامێنی تەواو ئیتر بە هەر سەلام لێ نەکە جوابیش نەدات تۆ تەنها 3 جار سەلامی لێ بکە بۆی لەم عقوبانە دەرچی بۆی هەموو دووشەمە پێشەمەی خوا لێت خۆش بێ بۆی لە 15 شەعبان خوا لێت خۆش بێ 3 جار سەلامی لێ بکە دوای 3 جارەکە گوناهە لەسەر نامێنێت تاوانبار ئەو کەسێک کە جواب ناداتەوە ئەو کەسە شمولی لێبوردنی گشتی خوا ناکات بەڵام تۆ شمولی دەکەیت چونکە 3 جار سەلامت لێ کردووە